سەرەتا بەناوی من شەیمە محەممەد هەڵسم پێشکەشکاری سمینارێک لە ژێرناو نیشانەی کەنگلۆسیست واتە کیسە کەنگلیۆنمان هەیە بە سەرپەرشتی دکتۆر عەبدوڕەحمان خەلیل سلێمان. سەرەتا کۆنتێنتەکانی introduction لەسەر کیسە کەنگلیۆنمان هەیە لۆکیشنی و هەروەها نیشانەکانی ڕسک فاکتەری و دیاگنۆز و تریتمنت و ڕفرەنسمان هەیە. لێرەدا باسەکی کیسە کەنگلیۆن بکەین ئاسانێکی شێرپەنجەی یا پڕلەشکلا و لەو شوێنانە کۆتەبتۆ لە دەوروبەری جونگە و ڕەشاڵەکانی دەست و مەچەک و پێ و پاژنێ پێ و باوترینیان لە مەچەک و لە دەستدا کۆتەبتەوە لە بەزۆی لە گەنجان دێت و هەروەها بە تایبەتی لە ئافرەتاندایە هەتاوە کە ئێستا بە دیاری نەکراوە کە بەهۆی چیەوە تووشی کیسە کەنگلیۆن دەبێت بەڵام دەتوانین بیگەڕێنەوە بەوانەی کە بەهۆی تێکچوونی جونگە و بۆی تێکچوونی جونگەیە و هەروەها کەپسولی جونگەیمان هەیە خلاف ڕەشاڵەکانە کە دەبێتەوەی کە ئاو لەناو جونگەکان زەبکا بۆ دەرەوە و هەروەها لە کیسێکدا کۆ ببێتەوە. کیسە کەنگلیۆن لە شوێنێک کۆ بۆ شوێنێکی دیکە قەبارەیان جیاوازە و هەروەها بەخۆی زۆر بە ئازار نییە، یعنی بە زۆری بێ ئازارە و دەتوانێت قەبارەی گەورە بێ قەبارەیان دەگۆڕێ و هەروەها تووشی ئازار دەکات کە هات و جوڵەی لەسەر بکەی واتە کاتێکە پەستانی دەخەیت بەخس پەستانێکی دەخەیت سەرێ ئەوە دەکاتن کە تووشی ئازاری بێ و جونگەکانت هەست بە ناڕەحەتی بکە و جوڵەی جونگەکانی سنووردا بکاتەوە. لێرەدا کە هات و باسی لۆکیشنەکانیان بکەین لە back of the wrist هەیە، لە palms of the wrist هەیە، base of the fingerمان هەیە، لە پێ و پاژنە پێمان هەیە و هەروەها ئەگەر بێن باسێکی ئەو وێنەیە بکەین لێرەدا ئەومان لۆڕن دەکاتەوە کە لە هەر یەک لە شوێنەکان ناوێکی تایبەت بەخۆی هەیە و هەروەها قەبارەی تایبەت بەخۆی هەیە. بۆ نمونە دەڵێن dorsal wrist قەبارەکەی 86 بەڵام volar wrist دەکا قەبارەکەی 46 ئەوەی دەردەخاتن کە لە هەر یەک لە شوێنەکان قەبارەی تایبەت بەخۆی هەیە و ناوێکی تایبەت بەخۆی هەیە. و لێرەدا باسی نیشانەکانی ئەم بکەین نیشانەکانی کە کیسە کەنگلیۆنمان هەیە پێین واتە ئازار. ئەمە ئەو باسمان کرد کە بە زۆری بێ ئازارن بەڵام دەبێت هۆی ئازار کاتێکە پەستانێکی دەخەیە سەر جونگەکان کاتێکە پەستەکان دەخەیە سەر جونگەکان ئەوە دەکاتن کە تووشی ئازار بێ. زۆر جار هەیە ئازارەکە دەگوازێتە بۆ هەموو قۆڵتدا دەگریتن ئەگەر لە قۆڵ بیتن. و لێرەدا باسی پەستانی دەمارەکان بکەین. کیسە کەنگلیۆن پەستان دەخاتە سەر دەمارەکانی دەوروبەری وی لێ دەکاتن کە تووشی زەقبوونە بێ واتە ڕۆیشتنی خوێن سنووردار دەکات و هەروەها بەهێزی دەکاتن و دەبێتەوەی ئازاریت و هەروەها لاوازی ماسکەکانمان هەیە کە کیسە کەنگلیۆن ماسکەکانی دەوروبەری لاواز دەکاتن و هەروەها کەمبوونەوەی جوڵە واتە کیسە کەنگلیۆن نەرمی جوڵەی جونگەکان سنووردار دەکاتن و هەروەها کەمیان دەکاتەوە. هێزی گرتنمانەیە هێزی گرتن کەم دەکاتەوە بۆ نمونەگە لە مەچەک و دەست و پەنجە هاتی بیتن کیسە کەنگلیۆنەکە. لێرەدا باسێکی کیسە کەنگلیۆنی پەنجە بکەین بە تایبەتی بەهۆی هەڵکردنی جونگەکانەوەیە تووشی نەخۆش دەبێت و هەروەها دەبێت ئەوەی کە growth و depression لە فینگەرنێڵەکان دروست بیتن. و ریسک فاکتەرەکانیمان هەیە. ریسک فاکتەرەکانی ئەمە لێرە باسی ئەومان بە دیاری نەکراوە کە بەهۆی چێ بەڵام دەتوانین بیکەڕێنەوە سەر ئەو شتانە. ستا هەفتەی گرێ لیڤاویەکان دەردەکەون لە تەمەنی 22 ساڵی و بە تایبەتیش لە ئافرەتاندا زۆر باوە ئەو نەخۆشە و هەروەها بەهۆی برینداربوونی جونگە و ڕەشاڵەکانە کە دەبێت هۆی دروستبوونی کیسە کەنگلیۆنمانەیە و هەروەها هەوکردنی ئێسک و جونگەکانی پەنجەش بە هەمان شێوە ڕەخشکەر بە دروستبوونی کیسە کەنگلیۆن لەبەرەوەی گرێ لیڤاویەکان دەردەداتن. و دەستنیشانکردنی دەتوانێت ڕێگەی سەرەتاییەکانەوە پزیشکەکە دەستنیشانی بکات کە کیسە کەنگلیۆنی هەیە بۆ نمونە شوێنی کیسەکە و قەبارەی و هەروەها ناسکی و دەتوانین ڕێگای دیکە بەکاربهێنین بۆ دیاریکردنی ڕووناچە بەکارهێنین کە ئایا ڕوونەیان ڕووناک نییە و هەروەها نینچە ڕووناکیش بەکاردێن بۆ ئەوەی پێکاتی شتەکە بزانی و هەروەها ئەڵتراساوند و ئێمارایش بەکاردەهێنرێتن بۆ دیاریکردنی دەقیقی پێکاتی کیسەکە و هەروەها پشتڕاستی بکەینەوە کە جگە لە کیسەکەی هیچ نەخۆشیی تری نییە، هیچ زیانەکەی نییە. ئەو دوو وێنەیە کە لێرەدا ئەوە نیشان دەکاتن یەکەم وێنە یەکەمی ئەڵتراساوند دەکات دەری دەخاتن کام وەکو هۆڵەکە ئەوە کیسەکە لە دەردەخاتن پێکاتەکەی و هەروە وێنەی دووەمیانەوەیە کە ئێمەڕای بەکار هاتووە لە وێنەیەدا کە کیسەکە زۆر بە جوانی دیارە و وەکو خڕەکە کە پڕ لە شلەیە بازنەیەکە یان گۆیەکە
ولێرە دەباسی چارەسەرەکانی دەکەین ئەمە لێرە باسی ئەومان کرد گوتمان هەندێک هەنە بێئازان ئەگە بێئازار و پێویست بە چارەسەر نیە بەڵام پێویستە لەژێر چاودێری بیتن لەوانەیە ئەگەری گەورەبوونی کیسەکەی هەیە وهروەگەر هاتوو هەست بە ئازار کرد یاخود هەست بە جوڵی سوودداری جونگەکانی کرد پێویستە ڕێگانە بەکاربهێنین لێرەدا ڕێگەی کەمیان ئەمە پاراستنی جوڵەی جونگەکانمان هەیە کە لێرەدا پزیشک پێشنیاری بریس و سپلیت لۆ دەکاتن لۆ ئەو شوێنانەی کە کیسکە کلۆنی تێدا دروست بووە لێرەدا ئەو وەکو ئەوەیە دایدەنەی لەسەر دەست یان لە پێ دایدەنەی لێرەدا وا دەکاتن کە ئارامی بە جونگەکانت بڵێ و هەروەها پاڵەپەستوی سەدەمارەکانت لا بباتن ینی کەمی دەکاتەوە و نابی مەمودەکی زۆر بەکاربهێنرێتن لەبەر ئەوەی دەبێتە هۆی لاوەزبوونی ماسکەکانت و دەتوانین درێنە سیتواتە ئاو دەرهێنان لە کیسەکە لە ڕێگەی دەرزیەوە ئاو لە کیسەکە دەردەهێنی بەڵام ئەگەری گەڕانەوەی ئاوی کیسەکەی هەیە و هەروەها ڕێگەی سێمیان نەشتەرگەریە کۆتا ڕێگایە کە پزیشک بەکاردەهێنێتن ئەگەر دوورگەکەی تر کاری نەکرد ئەوە پزیشک مەجبورە کە نەشتەرگەری بەکاربهێنێتە بۆ کیسەکە لەو شوێنێکە کیسەکەی لێیە هەڵەسێ بە نەشتەرگەریکردن و هەروەها کیسەکە دەردەهێنێتن و زیان بە دەمار و ئەرشاڵەکانی دەوروبەری ناگەێنێتن و بەڵام ئەو ژاگەری گەڕانەوەی زۆرە و هەروەها ڕفرەنسەکان دەستخۆش بۆ گوێگرتان